بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرە عزیز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان لە کەناڵی ئاسمانی پێام سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێ. خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. بە دەرفەتمان زانی لە خزمەت جەنابی دکتۆر عەدنان هەورامانی مامۆستای زانکۆ تەوەریکی گرنگ گفتوگۆ بکەین. لە ژیانی ڕۆژانەمانە زۆر دەبێت بە تەنگەم تەوەرەیەوە بی. ئەگەر بگەڕێینەوە بۆ سەردەمی نەفامی پێش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەبینین فەوزایەک دنیای ئەوانی گرتبووەوە بەویستی خۆیان حەڵاڵ و حرامەکانیان دەستنیشانە کرد. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هات و خوای گەورە قورئانی بۆ ناردە خوارەوە و بە شێوەیەکی دیکە دیزاینی حەڵاڵ و حرامەکان کرایەوە. ئێمەی شوێنکەوتەی ئیسلامی محەممەدی عەلەیهی سەڵات وەسەلام لە سەردەمی ئەمڕۆمانە لە بارودۆخێکی تەواو جیاواز خۆمان دەبینینەوە. قورئانی پیرۆز هەیە و ئەو بارودۆخی ئێستا لە گۆڕێدایە لە ڕووی پێشکەوتن و تەکنەلۆژیاوە بە تەواوی جیاوازە لەو سەردەمانەی کە پێغەمبەری خوا و هاوڵانی عەلەیهیمو سەڵات وەسەلام و ڕەزا و ڕەحمەتی خوا لە هاوڵانی بێ تێیدا بوو. زۆر پێویستە ئێمە لە ئێستاە گفتوگۆیەکی بابەتیانە لەسەر حەڵاڵ و حرامەکان بکەینەوە و بەرچاومان ڕوون بکەین چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین. بەڕێز کاک دکتۆر عەدنان هەورامانی بە گەرمی بەخێرهاتنتەکەین. زۆر خۆشحاڵ بوون بە تەشریفێنانتە. هیوادارین بتوانین پێکەوە گفتوگۆیەکی باش لەگەڵ ئەم کوڕکچە جوانانەیە ئەنجام بدەین بۆەوەی بینەرە بەڕێزەکانیش سوودێکمان لێ وەرگرن. بەخێرهاتنی ئێوەی بەڕێزی شەکەم بەخێر بێن. زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونتان. کاکی دکتۆر لە سەرەتای بەرنامەکەوە مەوێەوە بپرسم ئیسلام تێڕوانینی بۆ حرام و حەڵاڵەکان چۆنە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ومن دعا بدعوته وسار على نهجه واقتفى أثره ونحى نحوه أجمعين إلى يوم الدين. لناخي دڵمەوە سپاسێکی گەرمتانەکەم وەسڵاو ڕێزمەی بۆ ئەم ئازیزانە دەستخۆشیش لەو ئازیزانە ئەەکەم کە ئەم بەرنامەیەمان بۆ تۆمارەکەن. خوازیارین ئەم چەند ساتێک کە لە خزمەت ئێوەی ئازیز و بینەرانین مەڵەیە بخێنە سەر زانیاری خۆشەویستان هەموو ئەوانەی کە ئەم بەرنامەیە بینن و ببێتە سەدەقەیەکی جاریە هەم بۆ مامۆستاکانمان و بۆ باوکی ئازیزم و بۆ ئەموو ئازیزانی کە لە خزمەتیان ناچۆکماندادا. مامۆستای ئازیز ئەم بابەتە دەستخۆشید لێ ئەەکەم بابەتێکی تقریبەن کەم تا زۆر زیندووە چکە لە سەردەمێکە ئەژین ئەگەر جاران بڕیاردان لەسەر قەدەغەکردنی شتێک جورئەتدان بە خۆت بۆ حەڵاڵکردنی بابەتێک مەردی مەیدان و زانای کارامەی ئەویست. بەڵام کە لە سەردەمێکە جەهل و نەفامی باڵە کێشێ بەسەر ئەو کۆمەڵگایە خەڵکان لێرە و لەوێ جورئەت بە خۆیان ئەدەن ڕێ بە خۆیان ئەدەن بە ناوی خواوە ئەو شتە یا دروستەکەن ئەو شتە حەڵاڵەکەن ئەو شتە بە حرامەزانن کە ئەمە تقریبەن فەوزای فتووە لەم سەردەمەیە لە سۆشیال میدیایە گەنجێکی کارامە کە حەزەکە باوەش کاتەوە بۆ ئەم دینە و تازە دێتە ئەم ئاینە پیرۆزی ئیسلامەوە کاتێکە ڕۆژانە ئەم مۆبایلە بەدەستیەوەیەتی وە فەوزایەک و بێ بنەمایەک و بێ سەروبەریەک ئەبینێ لە بڕیاردانەکان لەم حەڵاڵیەکە ئەو حرامیەکە جۆرە لە شپرزەی لە بیر و بۆچوونیە و لە بڕیاردانیا بۆ دروستە بێ. من حەزەکەم پێشەوەی داخڵ ببین بە بابەتەکە بابەتی حەڵاڵ و حەرام ئەبێ پێش هەموو شتێکەوە بزانین کە ئەوەی کە شت حرامەکە و ئەوەی کە شت حەڵاڵەکە بە تەنها تایبەتمەندەتی خۆی پەروەردگارە.
يعني یەکێکە لە خەسائسەکان و یەکێکە لە بنەما سەرەکیەکانی قاعدەی ئوسولی فقه حرام و حەڵاڵ بەدەستی خوای پەروەردگارە. نەوەڵا هەر ئێستا حالیان ئێمە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆز داین هەر ئەو خواردن و خواردنەوەی کە حەڵاڵە و ڕۆژانە ئێمە ئەیخۆین چونکە بڕیارێکی خوایی لەسرە نا بە ڕۆژای لێمان قەدەغا بێتە حرام لەسەرمان چونکە بڕیارمان داوە بە ڕۆژوو بین. ئەلەم سۆنگەیەوە حەزەکەم پێ بڵێم مامۆستا عەباس و هەموو ئەو ئازیزانەی کە گویان لێمانە بێ ئەوەی کە لە ئایەتی سیاما کە باس ئەکرێ ئەڵێ لعلكم تتقون تەقوا چوار پیتە ت ق و لەگەڵ یاەکی ئەلفی مەقسوورەی پێوترێ تا ئەەکەی لابەرە کە من ئەم تایە ناوەنێم تایی تەذکیرە تایی بیرخستنەوە تا ئەەکەی لابەرە بێتە قەویە قەویانی هێز و دەسەڵات یعنی ئازایی و بەهێزبوون. ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز و لەم تەقوایە تا ئەەکەی لابن ئەبێ بەهێز بین بە جۆرە لە جۆرەکان ئەوەندە مەناعی تەقوامان وەرگرت بێ و مەناعی ئیسلامەتیمان وەرگرت بێ جورئەت بە خۆمان بدەین ئەسڵەن شتانێک کە بۆمان حەڵاڵە ئەوەندە بەهێز دەبین چووکە بەرنامە و بڕیاری خوای پەروەردگاری لەسەر نە حرام یەکەم لە خۆم ئەرە وەڵا ئێستا هیلاک و ماندوم تینومە پێویستم بەوەیە قومی ئاو بخۆمەوە کەسیش چاوی لێم نییە بەهێزە بم دەرونیەن مەناعەم بەهێز بووتەوە ئەو مەناعی معنەوی پێڵێن لەو تەقوایە تا ئەەکەم لا بردو تایی تەذکیرەکە بووم بە قەوی بەهێز بووم ئەو حرام حەڵاڵە لە خۆم قەدەخەکەم چووکە ئەزانم لەسەری مەجورم. ئەمە لە چیەوە ئەم ڤیتامینەم وەرگرتووە؟ من قەناعەتم وایە چۆن ئینسانێکی نەخۆش جەستەییەن بۆ ئەوەی مەناعی بەهێز بێ کۆمەڵە ڤیتامین بەکارێنێ و پزیشک بۆی ئەنووسێ ئێمەش لە سەیدەلی قورئانە و لە سەیدەلەکەی ئیسلامە کە هەموو حرامێکی هەموو حەڵاڵێکی بۆ ئێمەمانان دڵنیا بە سوود و قازانجێکی جەستەیی و دەرونی هەیە ئەگینا خوای پەروەردگار هیچ ئیشی بە تۆ نییە لەوەی کە شتێکت لێ قەدەغە بکە پێویستیمان بە ڤیتامین سادێک هەیە چۆن ئێمە ڤیتامین دی ئەو شتانەمانەیە لە شریعەتی ئیسلامیشە عارفان ئەفەرمون ئێمە ڤیتامین سادێکمان پێویستە ئەم ڤیتامین سادە لە سادی سەومەوە لە سادی سەومەوە و لە سادی سەلاتەوە جۆرێک لە مەناعە و هێز و توانە لە جەستەی منە دروستە بێ پۆلینی کاتەکان مەکەم ئەو ڕەمەزانەی کە من قەرارە وەکو مانگەکانی تر بم نا گڕوتینێکم بۆ دروستە بێ لە ڤیتامین سادی سیام و سەلاتەوە وردە وردە بەهێزە بم بەهێزە من ڤیتامینێکی ترم تیا بەرجەستا بێ ئەوی سادی سەبرە ئینەما یوەفە الصابرونە ئەجرەهم بغیری حساب چووکە بەهێز بووم ڤیتامینی سادی سەبر لە منە بەهێز بووە ئارامگرم هەر لەبەر ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ تۆ کە بە ڕۆژووی ئاخرێسە لە دراماکانە پیشانی ئێمە ئەدرێ کەسی ڕۆژەوان حوسڵەی قسەی نیە و تااقەتی قسەی نیە نا ئەسڵەن ئەوانەی تر کە بەردی تێئەگرن پلانی تێئەگرن ئاعسابی هیلاگەکەن ئەم فئین شاتەمەه ئەحەد فقل إني صائم بڵێ من زۆر گەورەترم لە تۆ من بەهێز بووم بە ڕۆژوو ڤیتامین سادم وەرگرت تۆ سەبرم هەیە وەڵامی تۆ نادەمەوە ئەلەم ڤیتامین سادی سیام و سەلات و سەبرەوە ئەگەمە ئاستێک ئیتر ڤیتامینێکی تر وەرەگرم ڤیتامینی سخیلە بەخوا پەیوەندیم لەگەڵ خوایە بەهێز دەبێ ئەگەمە مەقامی ئیحسان ئاخر مەقامی ئیحسان کە ئێمە باسەکرێ ئەوەیە کە وا هەستکەی خوا بینی ئەیدا ئێستا بەجددیمە ئێستا ئێمە لەو مەقامەیەین زۆر شت بۆ دەستەدا کە حەڵاڵیشە بەڵام چونکە ئەزانی خوای پەروەردگار لەسەری یاساغ کردووی و لە مقابل لە ئەجرێکی گەورەتەیە ڤیتامینی سیلەکەشۆ بەخواوە زۆر بەهێز دەبێ دوجار ئەگەینە ڤیتامینێکی گەورەتر کە ڤیتامینی سیانەیە سیانەی تەواوی ئەو تەوازونەی کرد لە 11 مانگی ترە لێمان تێکچووە لەم مانگە نورینەیە سیانەیەک بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی الصوم جنة سیام ئەو قەڵاغێک قەڵغانێک بۆ تۆ دروستەکە ئەو کاتە کەسێکی بەهێز ئیتر تی ئەگەی لە بەرنامەکانت چۆن بژی چۆن بخەوی چۆن بەرنامە ڕەژی بکەی بۆ ژیانت بۆیە ئەبینی لە مانگی سەبراین لە مانگی سیاماین بە شێوازێکی تر لە واتاکانی قەدەغەکان تێگەین ئەو کاتە ئەرزشێکدا ئەنینەوە بۆ حرامەکان ئەلێرەوە بە جەناب بڵێ مامۆسای ئازیزم لە سەردەمی فەوزای قەدەغەکراوەکان داین تو ئەو خوایە مامۆستا عەباس و هەموو ئەم ئازیزانش حەزەکەم یەکشتان پێ بڵێم ئاینی پیرۆزی ئیسلام نەهاتووە ژیان لە ئێمە بەردەستکاتەوە واللهی هیچ حرام کراوێک نییە لە ئاینی پیرۆزی ئیسلامە
ئللا لە بەرامبەردا خوای پەروەردگار دەرچەیەکی تری حەڵاڵی بۆ تۆ دۆزیوەتەوە. کاتێک کە من گەنجێکم توانا و تااقەتێکی جەنستەیی و شەهوەت لە ناو منە کۆبووەتەوە، خوای پەروەردگار لە منی قەدەغە ئەکا کە پەنانە بم بۆ زینا دەرچەیەکی تری بە حەڵاڵی بۆ من دۆزیوەتەوە. ئەویش ئاسانکاریە لە بابەتی زەواجە. پانتایی کامیان زیاترە خۆی حەڵاڵەکان یا حرامە؟ پانتایی حەڵاڵەکان فراوانترە. ئەسڵەن کەسێک ئەگەر شتێکی لەسەر قەدەغە کردی یەکسەر ڕایگرە بڵێ بەڵگە و چییە، بەڵام ئەگەر کەسێک شتێکی بۆ حەڵاڵ کردی داوای بەڵگەی لێ مەکە. بەوازحتر بێڵێم ئێمە چەند بنەمایەکمان هەیە لە ئوسولی فقها بۆ حرام. یەکەم حرامکرا و ناتوانی قەدەغەیکەی ئللا بە نەس نەبێ، نەسێکی ڕاشکرا و سەریح لە قورئان و فەرموودە سەحیحەکانە هاتبێ ئەم شتە قەدەغەیە، بەڵام بۆ حەڵاڵەکان ئەمە پێویست ناکە. الأصل في الأشياء الإباحة. هەرچی شتەکان هەیە خوای پەروەردگار حەڵاڵی کردووە ئیلا شتێک نەیەت حرامی کات، بەڵام بەندایەتەکان چونکە پەرسشەو بۆ خوای پەروەردگایە. الأصل في العبادات الحەظەر. ئەسڵ لە عیبادەتەکانە ئەبێ بە بەڵگە ئەم شتە بسەلمێنم، شتێکە قەدەغەیە ئەبێ بە بەڵگە بیسەلمێنم، کەواتە سنوور و پانتایی دائیرەی قەدەغەکراوەکان بەرتەسکە، بەڵام دائیرە و سنووری حەڵاڵ کراوەکان زۆر بەرفراوانە. قل من حرم زینة الله. خوا وەکو تەحەدایەکە فەرمێ ئەوە پێیان بڵێ کێ شتە حەڵاڵەکانی لە ئێوە قەدەغە کردووە. حەڵاڵ کراوەکان خوای پەروەردگار بۆ ئێمەی ڕوون کردوێتەوە و بۆ ئێمەمانان بەرفراوانی کردووە بۆ ئێمە بەکاری بێنین و سوودی لێ ببینین و ئێمە چێژ لە ژیان ببینین. ئەوە لە کاتێکا لە سەردەمی عەرەبە جاهیلەکانی بەری خوا. کەواتە ئەوەی کە ئەمڕۆ بەڕاستی لە سۆشیال میدیایە ئەیبینین کابرا 444 لە دەموچاویا دروست بووە و خەڵک ئەنێرێ بۆ دۆزەخ و ئەڵێ ئەم زمان حاڵی خوای پەروەردگارە، ئەمە لە قیمەی نەفامی و نەزانی و شارەزان نەبوونیەتی لە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەسڵەن ئیمامی ئیبن قەیم ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ بۆ زانستی ئوسولی فقه ئەزانی چ ناونیشانێکی داناوە؟ ئیعلام الموقعین عن رب العالمین. 4 بەرگە ئوسولی فقهەکەی باسی ئەوە کە ئەو کەسەی ڕێ بەخۆی ئەدا فتوا ئەدا ئەوە عن رب العالمین واژووی کردو بە ناوی خواوە. چۆن جورئەت ئەدەی بە خۆت بە ناوی خواوە واژوو بکەی، ئەو شتە حەرامکەی، ئەو شتە حەڵالکەی، مەگەر ئەبێ زانستێکی تەواوی تۆکمەی ئوسولی فقه شارەزابی و لە علومە ئالەکان کە زانایان بە درێژایی مێژوو لە حوجرەکانە چۆکیان داداوە لە بەرامبەر پەڕەزەردەکان و بە چەندین ساڵ لە خزمەتی مامۆستایە خوێندوێتی دوای چەند ساڵ وە شتێکی تر مامۆستا عەباسیان بۆیە وتم ئەم بابەتە زۆر هەستیارە، قسە ڕائەکێشێ. عەبقەریەکی وەکو ئیمامی مالک کە بە دەستنوێژەوە دەستی بۆ فەرموودە بردووە و هیچ فەرموودەیەک نەهاتووە بەدەمیا ئیلا دەستنوێژێکی هەبووە، ئیمامی حەرەمەین بۆ ئیمامی مەدینە بووە، یەکێکە لە سەر مەذهەبەکان زۆر ڕاشکاوانە جورئەت بە خۆیدا لە چەندین پرسیارە ئەفەرمێت لا ئەدری پەلەم لێمەکە تا وەڵام تەدەمەوە. ئەوە ئێمە چێت جورئەتێکمان بە خۆمان داوە لە بەرنمەیەکی لایڤ و ڕاستەوخۆیە یەک کاتژمێر بە دیار ئەو خەڵکەوە دائەنیشین زیاد لە 5-6 هەزار کەس بینەرمان هەیە، هەر یەکی بە جۆرێک یێتە ناو مایکەکانەوە پرسیارمان لەیەکە ئامادەی وەڵامی هەموو پرسیارێکی نەرێ ئێمە چین و ئەو جورئەتەمان بە خۆمان داوە ئامادەی وەڵامی هەموو پرسیارێکین کە ئەمە بەڕاستی بابەتێکی زۆر قورسە، بابەتێک کە تۆ ڕێت بە خۆتدا فتوایەک بیت شتێک بکەیت کە لە سۆشیال میدیای بڵاو بوویەوە دوجار کەوا دەرنەچوو تۆ چۆن ئەم ڤیددیۆیە تەسڕیتەوە و کە چەندین جار شێر کراوە خەڵکانی تری بینیویانە. وەڵڵاهی زانایانی پێش خۆمان جاری وایە فتوایەک کە وەکو پێویست نەبووە داوێتی ئەوە هیچ تا بەیانی گریاوە و تا بەیانی شەو نوێژی کردووە و چۆتەوە ئەو شوێنە بە ئاشکرا عالەم و توتی خەڵکینە لەمەیا من نەم پێکە. بابەتی ئەم بابەتی ئەمڕۆ بەڕاستی کە بە چاوێکی ئاسان و سوک و سادە و ساکار و سانا بۆی ئەڕوانین وهو عند الله عظیم. زۆر زۆر قورسە. مامۆستا عەباس من ئەتوانم بڵێم هەندێک جار کە سەیری چاوتەکەم ئەمەیە ئەزام لە ناو ناختە پرسیار هەیە، بەڵام پێش تۆ پرسیارەکەی با من پرسیاری دڵی تۆ بکەم. نامەوێت ڕادگیرم بۆیە ینی قسەکانت دەستەکانت خۆش بێ. ئەزانی ئەو کەسەی کە جورئەت بە خۆی ئەدا ئەڵێ ئەو شتە حرامە یان ئەو شتە حەڵاڵە نزیکە بێتەوە لە هاوبەش پەیداکردن بۆ خوای پەروەردگار، ئەمەندە قورسە. ئەگەر هەڵە نەبم لە سوورەتی نەحلایە ولا تصفوا لما
تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب ولا تصف لما خوای پەروەردگار لە قورآنە ئەفەرمێ جورئەت بە خۆتان مەدەن ئەوەی کە لە زمانتان دەرەچێ و وەسفداری ئەکەن و هەوا و ئارەزوی و تۆ وا ئەیخوازێ بڵێ ئەمە حرامە ئەوە حەڵاڵە ئەوە ئیفترایەکە بەدەم خوای پەروەردگارەوە کردوتە. حرام و حەڵاڵ تەنها تایبەتە بە خوای پەروەردگار ئەو ئەتوانشتمان بۆ حرامکە و حەڵالکە ئێستا تۆ خۆ قوسۆتە ئەو جێگایە وەکوای هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیاردابێ ئەمەندە قورسە ئەوەی کە لە شوێنێکەوە بزانم هەڵەیانە چون باش یەهود و نەسارایەکە کە شوێن کەوتەکانیان دەیان پەرستن یەکێک دێت لە پێغەمبەری خوا پرسیاری سەلام ئەڵێ کوای ئێمە پەرستومانە ئەڵێ مەگەر حەڵاڵەکانیان بۆ حرام نائەکەن بالضبط حرامەکانیان بۆ حەڵاڵ هەر ئەوەی کە جەنابەت باسی وحتى لەناو بەنی ئیسرائیل خوای پەروەردگار کە ئەمان ئەحبار و ڕوهبانەکانیان زاناکانیان دەستکاریان ئەم بابەتەیان کرد و دەستیان وەردا لە حرام کراوەکان کە خوای پەروەردگار حەڵاڵی کردبوون خوای پەروەردگار سزای سەپان بەسەریانە هەندێک حەڵاڵیشی لێ قەدەغەکردن کە لە قورئان ئەمە لە سورەتی ئەنعام و سورەتی مائیدە ئەم بابەتانە ئاماژەیەکی وردی پێدراوە. بەس من مامۆستا عەبازیان حەزەکەم یەکشت بە جەنابەت بڵێم لە مطالعەکردنم بۆ ئەم بابەتەیە وردبوونەوەم لە هەندێک ئاەتی قورئانی هەندێک بڕگەی ئاەتە قورئانیەکان ڕاستیەکەی ڕایگرتم. ئێمە لە سەرەتایی بەرنامەکەەوە وتمان ئەم بابەتی قەدەغەکردن و ڕێپێدانە الحلال والحرام في الإسلام من خصوصيات الله تبارك وتعالى تایبەتە بە پەروەرێنی بەحەق خوایە کە دروستکەری ئێمەیە ئەزانە چی بۆ ئێمە قازانجە و چی بۆ ئێمە باش نییە ئەو بڕیاردەری ئەساسیە بۆ حرام کراوەکان چی حرامە و چی حەڵاڵە کەچی ئەم پەروەردگارە لە سوڵتەی عولیاوە کاتێک کە شتێکمان لەسەر قەدەغە ئەکا سەیری ئاەتی 151 سورەتی الأنعام أجر هلا نبم يا الأنعام يا المائدة وابزم الأنعام القرآن حتى زانياني تفسير أفرمون الوصايا العشر أو وصيتاني أو قدغ كراواني كأخوي بردار ددانيا قل تعالوا أتلوا ما حرم ربكم دعينا يتستشتكان لدو آياتي دورو درجة باسي قدغ كراوا كانكا بلان بس تخواب بوردي هم أو خوشويستاني كأم آياتيان جويلي أبي خوای پەروەردگار نافەرمێ ئەوە من بڕیارمدا قەدەغەکەم لەسەرتان ئەمانەی خوارەوە حرام بێ لەسەرتان نا خوای گەورە بەم شێوازە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم تێگەیەنێ فەرمێ چی قل تعالوا پێیان بڵێ وەرن حتا ناش فەرمێ هەلومو لە زمانی عەرەبیا بۆەوەی کەسێک بێ بۆلات دوو دەستەواژە چەند دەستەواژەیەکمانێ یەکێک لەو دەستەواژانە هەلومو یعنی وەرن یەکێک لەو دەستەواژانە تعالە بەڵام وشەی تعال ئێمە بۆچی بە خوای پەروەردگار الله تعالى يعني تعالي بون جوربون أفرمي ورن أميك من بسر إيوة أي خوان مو قد غكراوة بو أوي إيوة جورب بن برز ببنو بولا إخوي پروردگار جور لبلوندي وبرو كامل بون لناخي إيوة دروسكم أهلا تعالوا دواجار تعالوا أتلو نافرمي أقرأ أتلو تلاوة خوان دنيكي لسر خويا بلمنية هل لما شو أجينا سروي كمان مصعبات الشيء اللي برسيارة كانه يوم بوقت ذكر وكان قناة بندي معنا دوارجرين استري أتلو ما حرم الله نعم نيوت أتلو ما حرم الله أتلو ما حرم ربكم لنو صفتك يا خوي پروردگار بعد خواسي الله ني أفرمي ربكم رب پروردگار يعني أمي كمن بسر إيه ويا إيه خوين مو أم دشتيك قد ذكراوه خوای پەروەردگار پەروەرێنی بە حەقی ئێوەیە پەروەردەتانەکە ئەزانێ بۆ ئێوە چی باشە صفەتی ڕەبی بەکارێناوە ڕەب تەربیەیە تەربیە چیە پێناسەکەی لە زمانی عەرەبیە تەربیە بلوغ الشيء من النقصان إلى الكمال شيئا فشيئا شتێک لە قۆناغبەندێتی لاوازیەوە وردە ئەم لەم ناوازیەوە بەرزیەکەیت و بەرزیەکەیت و تا یەگەینە قۆناغی کامل بوون بەڵام وردە بۆیە تکاتان لێ ئەەکەم ئەو کەسەی کە ڕێ بەخۆی ئەدا و میحرابێک بەدەستیەوەیەتی و مێزەرەیەکی کردوتە سەری و ئیتر میراتگری معنەوی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەبێ ئاگاداری گەیاندنی پەیامەکانت بی جۆرێ لە ئەدەب و وقار و قۆناغبەتی و زمانی ئەدەبی تیابێ نەک زمانێکی زبر بەرامبەر بتۆرێنی ئەوە تا ئەمە خوای پەروەردگار قەدەغەکراومان کە دە قەدەغەکراوە لە سەرمان
بەڵام لە کۆتایی ئاەتەکەیە کەیتە کۆتایی لاپەڕەکە ئەفەرمێت ذالکم وەساکم. ئێمە لە زمانی عەرەبیە سورەتی عەسر والعەسری لە کۆتایی ئەفەرمێت وەتەواصەو بالحەق وەتەواصەو بالسەبر. ئێمە ئەڵێن ئامۆژگاری یەکتری ئەکەن بە چاکە. نا، ئامۆژگاری لە زمانی عەرەبیە تەناسوح نەسیحەتە، تەواسی وەسیەتکردنە، وەسیەت بۆ کەسی نزیکە بێ. ئێستا من بۆ مناڵەکانم وەسیەتەکەم چونکە نزیکی خۆ من، جەرگی خۆ من. خوای پەروەردگاری ئەفەرمێ ئەم یاسا کراوانە ئەم قەدەغە کراوانەی کە بۆ ئێوەمان خوێندەوە تلاوەتمان کرد ذالکم وەساکم، ئەوە وەسیەتی ئێمەیە بۆ ئێوە، وەسایای عەشری ئێمەیە بۆ ئێوە، تێبگەن لەوەی کە وەسیەتێکی دڵسۆزانەیە بۆ ئێوە. با مەجالتر بۆ ئێوە بێڵمەوە. زۆر باشە جەنابی مامۆستا. مەوێت لە سروشتی ڕوونی حەڵاڵ و حرام لە ئاینی پیرۆزی ئیسلامە، ئەنی ئەوانەی کە حەڵاڵ کراون ئەوانەی کە حرام کراون، بزانم ئایا ڕوونن ئەتوانین دەریشیان پێ بکەین بە ئاسانی، لێیان تێبگەین بزانین کامانە حەڵاڵن کامانە حرامن. جنابەت باسی ئەوە کرد کە فەوزایەک ئێستا دروست بووە، هۆکاری چییە ئەگەر ڕوونیەتیەک هەیە لە حەڵاڵ و حرامەکانەوە فەوزایەک دروست بوو و هاتۆتە گۆڕ؟ بەڵێ طبعاً خۆی ئەگەر ئینسان زانیاری و زانستی علومی شەرعی وەکو چۆن بۆ کەسێک پزیشکە پێویستی بە کۆمەڵەشت هەیە تا شارەزا بێت، ئێمەش بۆ شارەزابوون لە ئاینی پیرۆزی ئیسلام و شریعەتی ئیسلام کۆمەڵە علوممان هەیە، حتا لە حوجرەکانێکە پێوتە 12 علمی مەلایەتی علومی ئالە لەو علمانە شارەزا بێت، فەوزا دروست نابێت لە فەوزایە بۆ لە فتوادان و لە حرام و حەڵاڵ کراوەکانە، بۆ لەبەرەوەی کە لەسەر بنەمای قورئان و سنەت و تێگەشتنی قورئان و سنەت ئەم بڕیارانەدا. و دوجار ئەوەش بزانین کە ئێمە چل حەدیثمانەی ئەربعینەی نەوەوی، چل حەدیثە مەشهورە صحیحەکەی کە تەواوی زانایان لەسەری کۆکنۆمانە، یەکێک لەو فەرموودە مەشهورە صحیحانە الحلال بين الحلال بين وإن الحرام بين وبينهما أمور مشتبهات فمن وقع فيها وقع في الحرام. الحلال بين، حلال رونا، حرامش خواي پروردگار روني كروتوا. هل آية كان بدستواجي حرم ربكم، بدستواجي نهي كذن، يا بتستواجي لا اجتنبوا، يا بتستواجي أحلت لكم، دستواجي كي صريح وراس وخول القرآن ولا فرمود كان أما شيء بيدراوه حل يعني بوم آسایی کراوە بۆمان حەڵاڵ کراوە مشتانە بۆمان حرام کراوە بەدەستەواشی صریح لە قورئان و فەرموودە شادوە. دوجار کۆمەڵێ بنەمای داناوە لەسەر ئەم بنەمایانە ڕوونیەتیەک لە قەرەغە کراوەکانە دیارە. بەڵام لێرە حەزەکەم مێشت پێ بڵێم مامۆستا عەباسگیان، وەکو ڕەحمەتێک خوای پەروەردگار بۆ ئێمەومانان بۆی ڕوون کردینەتەوە کە ئەم شتە لەبەر چی حرامە، ئەم شتە بۆچی حەڵاڵە، یا حتا ئەمرە بۆچی کراوە بەسەرتا، ئەمەد بۆ بەسەرا جێبەجێ کراوە. یعنی بۆ منە شتێکی وازح پێ بڵێم خذ من ئەموالهم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای پەروەردگار لە قورئان فەرمێ خذ من ئەموالهم، ئەمە ئاەتیشە بۆ ئێمە، لە ماڵەکانیانە زەکات و سەدەقە و سەرفت و ئەمانە وەربگرە. بۆ چییە؟ صدقة تطهر تزكيهم، كلمة تعليل أحكامي خواي پروردگار معللا، يعني هۆکاری لە پشتەوە یەبۆی کە ڕوون کراوەتەوە لە ڕووی جەست بۆ منە عراق بۆچی حرام کراوە، نەسی سەریحی لەسرە و قۆناغبەندیش کراوە و لە ڕووی زانستی پزیشکیشەوە سلمێنراوە کە بۆ جەستە و چەندین خەلایای گەورەی جەستەت ئەکەوێت پەکە خات. بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە ئینسان ئیمانە هێنێ بەخوای پەروەردگار، یەکێ لە واتەکانی ئیستیسلام بوونە. مەرج نییە من بۆ ئەوەی کە بزانم ئەم شتە حکمەتەکەی چییە ئیلا ئەنجا بۆم وازی لە ئێنم، من تەسلیمە بم بەخوای پەروەردگار با نەشزانم هۆکارەکەی چییە. یان ئێستا بۆی من نوێژی نێڕۆ بۆ چوارە ئەشێ زانایان هەندێک شتیان وتوێ لەسەری، بەڵام هەندێک لێ نازانم حکمەتەکەی نازانم چییە، بەڵام مادام بڕیاری پەروەرێنی بە حەقە یەقینم هەیە سەردەمێک لەوە ئەچێ بێتە پێشەوە حکمەتەکەی بزانێ، بەڵام لەم خۆناغەیە من نایزانم، بەڵام مادام بڕیارێکی خوای پەروەردگارە بەڕەحابەی سەدرەوە ئیستیسلامی ئەبم. بەڵام ئەوەش بزانە لەگەڵ ئەوەشا کە پێویست ناکا بە عیلەتەکان بڕوانین، خوای پەروەردگار ڕەحمەتەن بنا عیلەتەکان و حکمەتەکان و هۆکارەکانی ڕووکردەوە بۆ ئێمە و حەڵاڵ ڕوونە و حرامیش ڕوونە و لە قورئانە ئاماژەی پێدراوە. یعنی ئەوەی کە طەیباتە حەڵاڵ کراوە، ئەوەی کە خەبائیسە بەڵێ نەسی سەریحی قورئانی ئاەتەکانی لەسەرەکە
ئەوەی کە طیباتە ئەوەی کە لە حەڵال کراوەکانە ئێمە لە ڕێی پێدراوە لە بەرەوەی کە بۆ بەندەکانی ئاوا بە سوود و بەکەڵکە. وابزانم دەستەواژەیەکی وام بینی یا بیست منطقەی عەفومان هەیە لەم نێوەندەیە شتێک کە مەسەلەن باس نەکرابێ خۆی گەورە بە حکمەتی ئەوە باسی نەکرد بە ئیترامە ڕێگە پێدراوی تۆتیایدا یعنی لە نێوان حەڵاڵ و حرامە زۆر پرسیارەکە لە جێ خۆیەتی تەڵام یەکشت پێ بڵێم ئێمە ئەڵین ئەو شتە قەدەغەیە و ئەو شتە حرامە خوای پەروەردگار حرامی کردووە بە بەڵگەی ئەوە چۆکو پێم وتی هیچ حرام کراوێک نابێ ئیلا بێ بەڵگەمانە بێ بۆ قسەکەمان ئەم یاساغکردنە ئەم قەدەغەکردنە ئەم بە حرامکردنەی لە ڕوانگەی قورئان و فەرموودەوە با یاسایەکی گشتیش بێ بەڵام چونکە ئەم یاسای خوای پەروەردگارەی دابەزیوتە سەرزەوی مرۆڤتیایە سنتەرە و مرۆڤ بەلایەوە گرنگە هەندێک جار ئەو یاساغ و قەدەغەکراوەش خوای پەروەردگار لەبەر خاتری پاراستنی جەستەی تۆ لەبەر خاتنی پاراستنی کیانی تۆ ئەو حرامە جاری وای حەڵاڵە بێ المەحظورات قەدەغەکراوەکان بۆمان حەڵاڵە بن لە هەندێک حاڵەتە مەسەن جاری وا هەیە تۆ لە شوێنێکای ئاوت دەست ناکەوێت یا لە شوێنێکای خەریکە ئتر بە هیلاک ئەچی ئەوەندە ناڕەحەتە بی گۆشتی بەرازی لێە بەڵێ قەدەغەکراوە لە من ڕێم پێدراوە بە ئەندازەی الضرورات و تقدر بقدرها یعنی ئەوەش کە بۆ من حەڵاڵ کراوە و لە پێشا حرام بووە ئەبێ بە ئەندازەی ئەوەی کە نالەو ناڕەحەتیە دەرچەیەک بێ ڕزگارم بێ بۆ بتوانم بەکاری بێنم کەواتە لا ضرر ولا ضرارە کە ئەمە فەرمودەیەکە دوو کەلیمەیە لا ضرر ولا ضرارە تەسەورەکەی نامەی ماستەر و دکتۆرای لەسەر 3 مجەڵەت ئەمەندە ئەم فەرمودەیە ئەم قاعیدە ئوسولیە ئەمەندە قسە لە ژێریاجی ئەبێتەوە ئەوەندەشت هەڵەگرێ بۆیە بابەتی حرامکراوەکان لە حاڵەتی ضروریا مەگەر ئێستا حاڵێن بۆن منە ئەو ڕۆژووی کە فەرزە لە سەرمان نیمانە کە لە تەمەنیشانیە بەڵام نەخۆشیەک بۆتە ڕێگر بۆ ئەوەی کە پزیش پێڵێ نابێت تۆ بڕۆژووبی خوای پەروەردگارە فەرمێ ئەو ڕۆژووی کە لەسەرت واجب کراوە و ئێمە بڕیارمان داوت کە تۆ بە ڕۆژووبی بۆ تەیە بە ڕۆژوو نەبی لە مقابلە کاتێکی تر کە لەش ساغە بیگرێتەوە یان هەگەر هەر ناتوانی بگریتەوە لە مقابلە فیدیە بە بۆیە مرۆڤ سنتەر لەم بابەتەیە مامۆستا قسەت چیە لەسەر ئەو جۆرە خەڵکانەی کە زۆر پرسیار لە حەڵاڵ و حرامەکانەکە زۆر ورد ئەبنەوە تیایانە ئەمە حاڵەتێکە شەرع ڕێگەی پێداوە و باشە یان نەهی لێکراوە و خراپ طبعا لە هەندێک حاڵەتە لا تسألوا عن أشياء إن تبدى لكم تسؤكم بەڵام لە هەندێک حاڵەتە کە ئەمڕۆ لە سەردەمێکە ئاژین بەڕاستی تەمومژی حەڵاڵ کراوەکان خەریکە کەمە بێتەوە بەوەی کە ئیشەکرێت لەسەرەوەی کە بەرفراوانی شتی حرام کراو هەر لە سوو خواردن و لە هەموو ئەو بابەتانە بێتە ناو ژیانمانەوە ئەو کەسەی کە بە پەرۆشە بۆ ئەوی نەکەوێتە حرام کراوەکانەوە خۆی ئەپارێز لە قەدەغە کراوەکان چونکە من وقع في الشبهات وقع في الحرام ئەمە نیشانەی زیندوێتی دڵی ئەم کەسەیە و نیشانەی ئەوەیە کە بە پەرۆشە بۆ پاراستنی ئیمانەکەی ئەمن هەموو جارە وتومە ئەبوو بەکری سەدیق گوێ بەوە نایە ئەشکەوتەکە کراوەیە آخر تۆ ئەم ئەشکەوتە کراوەیە بۆچی و کنوکە لەبەرە ئەگری آخر ئەم کنوکە لەبەرە ئەشێ شتێک زەرەر بگەێنێ بە پێغەمەری خوا صلی الله علیه وسلم زەرەر گەیاندن بە پێغەمەری خوا صلی الله علیه وسلم زەرەر گەیاندنە بە ئەسڵی عەقیدە ئەبێ ئێمە ئەو کنوکە لەبەرانەی کە گرفتێک بۆ عەقیدەکەمان دروستەکەن دوجار ئەوەش پێ بڵێن مامۆستا بابەتی حرام و حەڵاڵ هیچی کەمتر نیە لە بابەتی عەقیدە چونکە من تا شارەزان دەبم لە قەدەغە کراوەکان بەچیە بزانم کامە حرامە تا خۆمی لێ بپارێزم بەچیە بزانم کامە حەڵاڵە تا ڕێ بە خۆم دەم بەکاری بێنم ئەمە جۆرێکە لە جۆرەکانی عەقیدەش بوونەوە پرسیارکردنیش وا ناکات سەر بکێشێ بەوەی کە حەڵاڵێک حرام بکە ئەگەر ئەو کەسێک کە پرسیارەکە وریا نەبێت بەڕاستی قوڵی کاتۆ لە هەندێشتا بەرەوەڵە لا تسألوا عن أشياء إن تبدى لكم تسؤكم بڵێ مامۆستا ئەو قۆناغبەندێکی جەنابەت لە پێشەوە ئاماژەت پێدا وتت دواتر باسیەکەین لە هەندێک بابەتە دەیان بینین لە قورئانی پیرۆزە قۆناغبەندی هەیە لە حرامکردنی ئەو بابەتانەیە لە بابەتێک زیاترە ئەمە بۆچی وایە گەر ئاماژیان پێ لە ناوەڕاستی قسەکانمان شتێکم عەرضی جەنابەت کرد وتم بە حکمی ئەوەی کە الئینسان بنیان الله على الأرض ئێمە جێنشینی خوای پەروەردگارین لەسەر زەویە ئێمە گرنگین بۆ خوای پەروەردگار و نەفەخت فیه من ڕوحی ئەسڵان
فریشتەکان کە سەجدە ئەبەن بۆ ئادەم دیارە ئەم ئادەمە ئینی ئەعلەم ما لا تعلمون خوا خۆی ئەفەرمێ با بگیان ئێوە وا تێمەگەن ئەو مرۆڤە چییە ئەو مرۆڤە کائینێکی گەورەیە کە ئەوەی من نەیزانم ئێوە نایزانن کەواتە مادام مرۆڤ سەنتەرە بۆ هەندێک قەدەغەکرا و چونکە مرۆڤەکە لاوازە و بووەتە یەک پارچە لە ژیانی خۆی پەروەردگار ڕاستەوخۆ حرامی ناکە. دوو نمونە وەرەگرین لە قورئانی پیرۆزە. یەکێک لەوانە عارەقە، یەکێک لەوانە بابەتی سووە. لە کاتێکا کە قورئانی پیرۆز دێتە خوارەوە کە لە ناو جەزیرەی عەرەبیە بابەتی سوو خواردن شتێکی زۆر زۆر سادە و ساکار بووە لەگەڵ ژیانیانە تێکەڵ بووە و بابەتی عەرەق خواردنەوە ئەسڵەن لەسەر سفرەوخوانیان هەبووە. یەک پارچە خوای پەروەردگار بیفەرموایە عەرەق حرامە بوو قورسە بوو چونکە مرۆڤەکان بۆی گرنگن. ئەمەش پەیامێکی بۆ ئێمەومانان تایە کە ئەبێ لە گەیاندنی پەیامەکانمانە وریابین بزانین چۆن پەیامەکانە گەێنین. لە قۆناغەکانی قەدەغەکردنی عارەقا خۆی پەروەردگارە فەرمێ ئێوە بازرگانیەکەن ئێوە کۆمەڵە شتەکەن لە بازرگانیەکانتانە لەوەی کە لە بەروبوومە بەکارێنن تایەتی باشە و تایەتی باش نییە. لە قۆناغەکانی ترا ئەفەرمێ لا تەقرەبوا الصەلاة وأنتم سوکارا. ئیتر مسلمان ئەڵێن دیدی باش ئێمە نیۆڕۆ عارەق خۆمەوە عەسر سەرخۆش بەرم نایە بۆیە ئەمە تۆزە قەدەغەیەکە وایان لێ ئیتر لە کاتی دوای نوێژ ئیش عارەقەکە بخۆنەوە چونکە تا نوێژی بەیانی مەسافەکەی زۆرە بە جۆرە لە جۆرگان دووریانە خەیتەوە. ئیتر لە قۆناغی کۆتاییە نا بە تەواوەتی دووریا بابەتی سوش ئاوایە. سوو خواردن لە قۆناغەکانە ئەفەرمێ لا تأكلوا الربا أضعافا مضاعفة. يعني هندێکمان هەن کە چمکێک لە قورآن وەرەگرن و چمکەکانی تری مالەکەن ئەڵێن سوو حرام نییە سووی کەم چونکەوە تاگە سووی زۆر خی گەور لە قورآن فەرمێ لا سوویەک مەخۆن ئەضعافا مضاعفە بێ کەواتە مەفهوم مخالفەی ئەم ئاەتەوە گەنێ ئەگەر کەم بێ نا ئێمە لە ئاەتی 275 البەقەرەیە یەکسەر وأحل الله البيع وحرم الربا ڕاشکاوانە قەدەغەی ئەکا کە ئەبێ دوورکەونەوەی لە سوو بە هەموو جۆرەکانیەوە چ کەم چ زۆر. ئەنجا لێرەوە مامۆستا عەباسیان ئەم ئاەتە قورئانیە و ئەم قۆناغبەندیە فێری ئەوەمان ئەکا کە ئێمە هەر شتێک سەر بکێشێ بۆ حەرام ئەوەش حەرام. منێکی گەنج خوای پەروەردگار لێ قەدەغە کردووم زینا لەگەڵ کەسێکا بکەم ئەو ڕێگایانش کە ڕێی ئاسانکارین بۆ زینا بابەتی تەنهایی کچ و کوڕێک لە شوێنێکی تەنهایە بن کە پێوتر لە مستەلاحی عەرەبیا و لە فەرموودەکانە خەلوە چونکە خەلوە دوو کەس تەنها لە شوێنێکا بن شەیتان سێمیانە نفس و دەرونیان هانیاندا بۆشتی تر کەواتە خەلوەش حرامە. ئەسلی خەلوەکە خۆی حرام نییە بەس بۆچی ئێستا حرامە چونکە سەرە کێشێ بۆ حرام کراوەکە کەواتە هەموو ئەوانەی کە ئەمان بن بۆ حرام کراوەکان ئەو ڕێگایانش بۆیە لە قورئان ئافەرمێ ولا تتبعوا خطوات الشيطان نافەرمێ شوێن شەیتان مەکەون ئەفەرمێ شوێن هەنگاوەکانی شەیتان مەکەون چونکە هەنگاوەکانی وردە ئاخر ئەو کەسش کە جاری وایە سار دەبێتەوە لە دین جاری وایە گوناهێگەکە جاری وایە حرامێک لە لای خۆی حەڵاڵەکە لە سەرەتاوە دڵ و دەرونی ئازاری ئەدا چونکە نوری ئیمانی تایە بەڵام وردە کە لەسەرم گوناها بەردەوامە بێ ئیتر ئەم دڵە کە ئاوا قوڵپە بێتەوە نورەکە وەرناگرێ وەکو بەردێکی ساف وایە تەپوتۆزێکی لەسەر نیشە بێگرەشە باوا کە بێتە خوارەوە ئەم دڵە وای لێت کەلا بەلڕانە عەلا قولوبهم ئیتر دڵەکە ئەسڵەن گوناهێکیشەکە مێشێ نابێ بە میوانی. ئێمەی ئیماندار لە ڕەمەزانە فێری ئەم تەوازونە ئەبین ئاخر تۆ جاری وایە نەخۆشیەکە تووشە بێ لە ناوەڕاستی گوێچکات زۆر جاری وایە گێژی ئەوە تەوازونەکە تێک چووە. ئێمەمان هەنیش ئەم ئیمانەیە ئەم تەوازنمان بۆ ڕاگرێ ئەگینە ئەم ئیمانە نەبێ هەمانە ئەسڵەن پیاو کوشتن یاساغ کراوەکان حرام کراوەکان زۆر ئاشکراکە ئەڵێن جا قچێکە چیان خوا بەڕەحم ئەرحەم الراحیمینە ئەسڵەن دنیای پۆزش بۆ خۆی ئەهێنێتەوە. یعنی ئیمان ڕۆڵێک یەکلاییکەرەوەی ئیمان ڕۆڵێکی یەکلاکەرەوەی ئەبینێ کە بە نورێکی تەجەلی بوون بجور لا جوركان الإثم ما حاك في نفسك وكرهت أن يطلع عليه الناس. زۆر باشە مامۆستا بابەتێکی زۆر گرنگ هەیە لە حەڵاڵ و حرامەکانە لە ئێستای ئەمە لەوانەیە باو بێ لە هەندێک کەسی مسلمان و غێرە مسلمانیش عەقڵ کاری
لە بڕیاردان لە حەڵاڵ و حرامەکان منطق هێنانەوە لە حەڵاڵ و حرام کراوەکان ئەمە عقل وامان پێڵێ ئەوە منطقیە منطقی نییە و نازان ئافر چ ڕۆڵێکی زۆر ئێمە چۆن خوا گرنگی داوە بە عقل لعلكم تعقلون تفكرون بابەتی تێفکرین گرنگیدان بە عقل قورئان زۆر جەختی لێکرێتەوە بەڵام ئەبێ ئاگداری ئەوە بین هەمیشە نابێ عقل پێش نەقڵخێ و دڵنیابە هیچ قەدەغەکراوێکی خوای پەروەردگار هاتووە بۆمان ئیلا عقل و منطق و شیری پشگیری ئەکات چونکە لە زوو ڕووی زانستی لۆجیک و لە ڕووی زانستی پزیشکی و لە ڕووی زانستی دەرووناسیەوە متابعەیەکی تەواوی قەدەغەکراوەکان کە کتێبی ماستەر و دکتۆرای لەسەرە هەموو قەدەغەکراوێک کە خوای پەروەردگار بەسەن بۆ گۆشتی بەرازی حرام کردووە بۆ نمونە زینەیە حرام کردووە بۆ نمونە ئەو بابەتانی تر کە لە قورئانە ئاماژەی پێدراوە لە سورەتی ئەنعام و ئایەتە مەکیەکان هەموو ئەم بابەتانە دڵنیان بە لەسەر ئەوەی کە عقل و ژیریش پشگیری ئەکات بەڵام ئەبێ ئاگاداری ئەوە بین نابێ ڕێ بە خۆم دەم شتێک عقلم نەیبڕێ ئیتر ئەم شتە حرامە یا حەڵاڵە چونکە ئەگەڕێنەوە بۆ ئاەتەکەی 116 سورەتی نەحڵ کە وتمان ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام أبي ببي بيوري خومان مزاجاتي تنكوي شو كوات مزاجاتي تكوي وكو بني إسرائيل كان هاتن أو يكبو خوان مجالي تيابو قال لي لو حسك مشت في بلم اشتيك حرام وبهم كسرامة نكبوتو حلال وبو من حرام أبي وكو شون لزانستي قانون أو تري يعصا بو قشتيا بۆ من ئاسمان و ڕسمانێک بێ بۆ تۆ شتێکی تر بێ ئەوەی کە بۆ من حەڵال کراوە لە هەندی حاڵەتی ضروریە بابەتی ئەوەیە کە جەستەم لە ڕووی زانستیەوە لە ڕووی دانستی پیشکەوە ئەم شتە بۆ من لەم قۆناغەیە من ئەکەومە مەترسیەوە خوا ڕێی پێداوم ئەو حرامم بۆ حەڵال کراوە دەنا ئەگەر حرامی حرام کرا هەموو یەگرێتەوە من ئەبێ دەرفەت بەم گنجانە بدەم هەندێک بەژاری خزمەتەکەمان بکەن خزمەتیانێ ئەگەر دەرفەت من مایە و دواتر قسەی ترەکە ئینشاءالله بەر ئێوە دەست پێ بکەین فەرموو خۆشتان بناسیێنن و پرسیارەکەشتان بکەن بسم الله الرحمن الرحيم كرتي ولا ميان بيتو بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين خواب خير ويك أكتور جام خيرات انتقين تسخش بزوي ما مصاعدين وبرنامج وانا كيم من ما مصار رباز عثمان لا ما مصاب لبنكي روشن بو فركنو لبركني قرآني بيروز حوكات خوند كارم لزانكوي قشبيتاني مروي لا كوليج ياسا رامياري لبشي ياسا ما مصايب الرئيس برسالك من هو لخدمة جنابته إمامي شافعي أفرمي دين دابش أكري بو سي حديث يعني أمسي حديثة ديني تاكو بيتك أفرمي إن أعمالنا بنيات وأفرمي من أحدث في أمرنا ما ليس هذا فهو رد ولا ضرر ولا ضرار أو حديثي دوما كأفرمي من أحدث في أمرنا ما هذا ما ليس منه فهو رد ئەگەر لە ڕۆژگارێکی ئەمڕۆ بزانین زۆر جار خەڵک هەندێک کەس بەرچاوڕۆشنی دینیان باش نییە حتی هەڵەسێ قسەی ئەکات لە مەسەلەی دینە یان لە خۆ فتوایە یان با بڵێن ئەزیای ئەکات بە دینەوە وەک ئیمامی ئەحمەدی کوڕ حەنبەلە فەرمی بۆ نییە قسە بکەیت لە دینە هەتاکو نیمولان حەدیث لەبەر نەبێ ئایا چی جوابی ئەمانە بدەینەوە جوانە تاوان پرسیارەکەت مامۆستاباز ڕێ پێ نەدام کە درێژەی پێ بدەم چونکە سێ تەوەری زۆگرن کە بنەمای سەرەکی هەموو ئیسلام لەسەر ئەم سێ فەرمودەیە لەسەر فەرمودەی دووهەمیان تاوان پرسیارەکە زۆر لە جێی خۆیەتی ئێمە من ئەحدەث فی ئەمرنا هذا ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە حەڵاڵ حرام کراوەکان ناتوانێت کەسێک بە تۆ بڵێ ئەو شتە حرامە ئیلا ئەبێ بەڵگەی سەریحی لە قورئان و فەرمودەیە لەلا بێ و ئەگەر بەڵگەی سەریحیشی لانە بێ ئەبێ لەو شتە قەدەغە کراوەیە بۆ من ئێستا لە عەرەقە بەدەیها شتمان هەیە وەکو عەرەق نییە بەڵام ئەو عیلەت و هۆکار و باعث و فاکتەرەی کە لە ناو عەرەقە هەیە کە بریتە لەوەی کە عەقڵت لە دەست سەرخۆش دەکا ئەم بابەتەش کە ناوی عەرەق نییە بەڵام هەمان عیلەتی تیا هەیە ئێمە شتێکمانەیە کە جەنابەت وەکو خوێندکارێک شارەزای ئەوەی کە لە ئوسولی فقه شتێکمانەیە پێ قیاس
قياس شيء من لا فرع لا أصلكيا تعلة تجابو لم فرعشا أو علة لو شو همان حكمي أصلك ورقري كواتا أو ما أن ليس منه فهو رد أمان قرنتو سرويك هر كسيك ريب خوي داشتكي حرام كر بلغي بينبو أينو بدا مشاوية لي ورناقرين حتى بلغيك مان بوينتوا وأو بلغيش أبي هضمي كربو لي تيجشت به بفهمي سلفي أمة زور سباس تسوش فرمو. بسم الله الرحمن الرحيم. سرەتا دەستخۆشی سپاسم بۆ جەنابتان و پێشکردنیان بەرنامە جوانە و دەستخۆش بۆ کاکتۆری بەڕێست. من ناو محەممەد جەزای خوێندکارم لە بەشی ئینگلیزی و هاوکات مامۆسان لە بنکەی ڕۆشن بۆ فێرکردن و لە بەرکردنی قورئانی پیرۆز. مامۆسای بەڕێست پرسیارەکەم ئەوە بوو لە ئەم سەردەمەیە وەکو گەنجێک چۆن خۆمان لەو گوێژاوە ڕزگار بکەین کە لە ڕووی حەڵاڵ و حرامیەوە دەرکەوتووە. يعني بابڵێن یەکێڵە حەڵاڵێکی لە حرام تێکەڵێکی زۆر هەیە هەرێکەو بە بارێکە لە ئەدا هەرێکەو بە شێوازێک باسی ئەکا ڕێگا ڕاستەکە چۆن هەڵبژێرین لە میانەی قسەکانمان من ئاماژەم بە شتێکی کورتە ئێستا ئێوە کە دانیشتون هەرێکێکتان پسپۆڕیەکی هەیە بۆ ئەوەی کە شارەزابی لەو پسپۆڕی خۆت لانی کەم ئەگەر زانکۆش بێت تۆ 4 ساڵی پێویستە زانستی علومە شەرعیەکانیش بۆ ئەوەی کە شارەزای ئەو شتە ببی ئەم شتە حرامە یا حەڵاڵە ئەبێت چەند ساڵێک ئەو کەسەتیایە بخوێنێ ئەمەی ئەمڕۆ بە جددی کە وەکو ئاماژەمان پێدا گەنجێک بەڕاستی بیەوێ شارەزا ببێ لە دین و بیەوێ بزانێ کامە حرام و حەڵاڵە ئەبێت زۆر بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ سۆشیال میدیایە بکات و ئەبێ بەڕاستی باگراوندی کەسەکەش بناسێ چونکە ئەمڕۆ لە سەردەمێکە ئەژین وەکو فەرمودەکە ئەفەرمەیەکێک لە نیشانەکانی ڕۆژی قیامەت يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق يتكلم الرويبضة فرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆیبیضە کامانن فەرمووی ئەو کەسەیە کە هیچ و پوچە ناکەس بەچەیە بەڵام لە ئوموری گەورەیە دەست وەرەدا و لێرە و لەوێش گەورە ئەکرێ دەست لە پشتی ئەدرێ و گەورە ئەکرێ لە سۆشیال میدیا بۆ ئێستا نیمانە گەورە کراوە نیمانە هیچ لەباریان نییە بەڵام بودجەیەکی زەبەلاح لە پشتەوە گەورەیەکە بۆ ئەوەی خەڵکانێک بیکەنە پێشەنگی خۆیان بۆیە بەڕاستی گەنجی ئەمڕۆ ئەبێ وریابێ لە مامەڵەکردنیە بۆ بابەتی وەعز و ئیرشاد و ڕێنمایی قەیچێکە لە سۆشیال میدیاوە بەڵام بۆ بابەتی ئەو شتێک کە حرامە یا حەڵاڵە الحەمدولله ئێستا کتێبخانەی دەوڵەمەندمان هەیە و مامۆستا هەیە ئەتوانین و حتا ئەوشی لە سۆشیال میدیا گوێت لێ بزانانی ئەو شتە حرامە یا حەڵاڵە کە گوێت لێبوو لای خۆت خەزنیکە بەڵام بۆ دڵنیایی بچوو بۆ لای کەسێکی شارەزا مامۆستایەک لە مزگەوتەکەتانە مامۆستاگیان ئەمڕۆ گوێم لەم شتە بووە حەڵات چونکە جۆر جاری وایە تۆی کە گوێت لێبێ لە کورتە ڤیدیۆیەکایە بەخوا پەیامی حرام و حەڵاڵ کراوی بە ڤیدیۆی کورد ناگەێنرێ یعنی زۆر جاری وایە پەیامەکە ئاوەژوە بێتەوە حتا هەندێک جار لە کورتە ڤیدیۆکە شتەکەیان تێکداوە ئەبێ زۆر وریابی لە وەرگرتنی حرام و حەڵاڵ کراوەکان لە کورتە ڤیدیۆکانە دوجار تەرەیوسکەی بۆ منە دڵنیابیتەوە شتێکمان هەیە لە یاری تۆپی پێڵێن ڤار ئەگەر مەسەلەن شتێک ڕوو بدا کێشێک ڕوو بدا ئەو دادوەری تۆپی پێکە چێ سێری یاریەکە کاتەوە بدەنە چی ڕووی لە چەند زاویەکە تەسویر کراوە و لە نزیک کراوەتەوە فۆکسی خراوەتە سەر بالضبط زۆر جار بە یەک لیژنەی تحکیمیش ناخوا کۆمەڵە تر دادوەری ترمانەیە ڕاستە باش بڵێ بسم الله والصلاة والسلام على رسول الله. من أيوب مصطفى مع مصالة بن كيروشن وفيركردون لبركني قرآني بيروس هاوكات درسوی بەشی پەرستاریم لە پەیمانگای تەکنیکی سلێمانی خۆمە خۆشحاڵە زانم لە خزت ئێوە مامۆستای بەڕێزان یاخوا سەلامانی سوپاس دەکەم وڵای پرسیارێکم هەبوو عەزیز نەبێ ئایا کە کەسێک تووشەوێ بە حەرەم کراوێک تەنها زیانی بۆ خۆی بێ کەسەکە بینی خۆی خوا یان کاریگەری لەسەر کۆمەلگاژ ئەبێ ئەم توش بوون حرامە و زایدن پرسیارێک تیشم بوو ئایا فەرمووتان عەقڵ نابێ پێش بخرێ لە بابەتی باڵێ بەڵام ئایا ئەگەر ناچار بووینە حاڵەتێکا بوون نە توش بوون بە کەوتنیان دوو گومانەوە ئایا پێویستەکان عەقڵ هەبژێرین لەم حاڵەتەیە بۆی ڕزگارمان بێ لە بابەتە پرسیاری یەکەمە تواگە دووبارەکەیتەوە توژون بە حرام کراوێک ئایا زیانەکەی ئافرم هەردوو پرسیارەکە زۆر لە جێ خۆیەتی ئافرم ئەویش لە حرامێکە بۆ حرامێکتر فەرقەکە و لە کەسێکە بۆ کەسێکی تر فەرقەکە منێک لە سۆشیال میدیایە دەرکەوتوم و بانخوازێکم بۆ نمونە مامۆستایەکی ئاینیم کورە ئلخ ئیتا ئیلە ئاخریه خەڵکێک لە ڕوانگرتنەوە سەری دینەکە کامە غەڵەتیشە کێچێکی من گایەکە فەرقی هەیە لەگەڵ کەسێکا کە کەس نایناسێ لە کەسەکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ و حتا لە گوناهێکە بۆ گوناهێکی تر ئەگەر گوناهێکە نێوان خۆت و خوا ئەمە خوای پەروەردگار ستر تەکا و دای پۆشە باسی مەکە چونکە ها المجاهرة
ذنوب من الكبائر تو همانە گوناهێکەکە بەڵام بە جورئەت بە خۆیدا بە شانازیەوە و باسیەکە ئەمە فەرقی هەیە ئەمە زەری بۆ کۆمەلگا هەیە ئەمە ئەسڵەن ئەم گوناها سادە ئەەکەیتەوە لە بەرچاو خەڵکیە کە ئێشە خۆ باش لە من باشترە زانی ئەمە ئیش لەسەرەکرێ ئەسڵەن جوڕیج کە یەکێ لە عابێدە لە خواترسەکان کە سێ جار دایکی بانگی ئەکا لەبەر عیبادەتی خۆی و نوێژی مەجای نیە وەڵامی دایکی باتەوە یەکێک لە گوناهانی کە دایکی لەکانە دوعای لێ ناکات دایکی بڵێ خوایە ملی بشکیا چیچی ئەڵێ خوایە گیان ئەم کوڕەم نەمرێ حتا چاوی بە مومیساتەکەوێ یعنی چاوی بە ئافرەتە لەش فرۆشەکانەکەوێ یعنی سەریکردنی ئافرەتی دەشفرۆش یەکێکە لە گوناهە قورسەکان کە ئێستا لە سۆشال میدیا زۆر سادە و ساکارەکرێتەوە کەواتە پرسیاری یەکە من هەم لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ هەم لە گوناهێک بۆ گوناهێکی ترە گۆڕێ هەم شوێنیش ئەیگۆڕێت بەڵام تا بۆ تەکرێت گوناه ستریکە خوا سترتەکە ئەسڵەن لە ڕۆژی قیامەت تاک لەبەر خوا تەوبەیەکی نەسوحەت کردووە خۆی پەروەردگار بانگ تەکا تۆ شارتەوە و ئێمەش بۆتە شارینەوە و لایکە و ئێمە سترمان کردووی بە نسبەتی پرسیاری دووهەمتەوە چی بوو پرسیارەکەت ببوورە کە من گوناهێک یەکەم طبعا ئەویش ئەبێ ئینسان وریای ئەو مامەڵە دروستەی ناو دڵی بێ ئایا ئەم گوناهەی کە ئەیکەم پۆسیش بۆ ئەوە ئێمە بڵێم کورەنجا خۆ پیاوم نەکوشتووە کورەخۆ ئەرحەم ڕاحمینە ئەبم جۆرانە ئەمانە دەواازەی شەیتانی نێنە ناو دەروونتەوە گوناهەکەت لە سادۆ ساکارەکانەوە نە تۆ ئەم دەواازانە ئەم دەلاخانە بگرە ئەسڵەن بە جۆرە لە جۆرەکان سەرزەنشتی خۆتکە کەسانی وەکو من ئەسڵەن خۆیان لەم گوناهان بۆیە سوحبەی صالحین ڕەفیقی باش دەوری هەیە کە ئەلەمەیە لە مەجلیسانێکە کە ئەم شتانە ڕوو ئەدەن ئەوان ئەیکەن لا سادە ئەبێتەوە بەڵام لە مەجلیسانێکە کە خاوەن هیمەتی بەرزن ئەم شتانە لا قێزەوە نەبێ ئەمەش ئەبێ ئاگاداری ئەوە بی عقل نەکەیتە حاکەمێک کە مبرر بۆ پۆزیش بۆ گوناهەکانت بێنیتەوە ئوستاز بە من لێرە ئەوە بکەم مداخلێ بکەم مەسەرەن برایەک ئەیوت زۆر بە ناسکی لە بابەتی حەڵاڵ و حرامە گوێ لە خوڕپەی دڵت بگرێ هەر فەرمودەیە تەواوە ئەوە الإثم ما حاك في صدرك یەکێک لە عارفان قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەگەر ئەتەوێ بزانی کەسێکی لە خواترسی و خۆشەویستی خوای ئەمەی لای لە ناو ناختایە ئایا ئامادەی بیخیتە سەر سینیەک و لە ناو بازارە بیگەڕێنی ئەگەر وحصل ما في الصدور آخر ڕۆژی قیامەتە وحصل ما في الصدور ئەوەی ناو دەروونتان دروێنە ئەکرێتەوە لە قیامەتە ئایا ئەمەی ناو ناخێت ئامادەی وەکو سینیەک عەرزیکەی و پیشانی بی بەڵێ الئیثم ما حاک هەڵبەت ئەمە بەسمان بۆ کەسانێک لە دەروونیان هێشتا گێچی ئیمانەکەی زیندوە و ئیشەکە بەنا هەمانە بەخوا مێشە میوانی لابد پێتەڵێ فطرەتی ئینسان پاکە یعنی حتا لە ڕووی زانستیەوە هەموو ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان کە ئابە ژیانی داڕزانون ئەوەیە ئەو فطرەتە پاکەیان پیس کردووە بە گوناه دەرونی ئازاریە کە دەرونی ئازاریە ئێستا لە زانستی سازای پێوترێ علم الاکتئاب قەلەقی بۆ دەروونەکە ئەو فطرەتە پاکەکەیەتی ئازاری زۆر سپاس فەرموو سەرتا بەناوی خوا دەستخۆشتان لێ یەکەم کاک دکتۆر من سیما فەخرەدینم مامۆسام لە دەستگای نووری حکمە و مەرحەلە شواری علوم کیمیام لە زانکۆی سلێمانی مامۆسای بەڕێز ئێمە بەڕێستان باستان کرد حرام و حەڵاڵەکان ئەبێت دەقێکمان هەبێت بۆەوەی کە شتێک حرام بکرێ بەڵام ئێمە جاری وا هەیە لە ڤیددیۆی ئەیبینین دەقیش ئەهێننەوە حەدیثێک ئەهێننەوە یان بۆ منە ئاەتێکی قورئان ئەهێننەوە بەڵام هەر بە هەمان حەدیثیان هەمان ئاەت حرام یەکەن شتەکە ئایا ئەمە تێڕوانینێکی تریان لە ئاەتەکان حەدیثەکە هەبووە یان چۆنیان یەکێک بە جۆرێ بیر لە حەدیثەکە کاتوان یەکێکی تر بە نوعێکی تر وە ئەم حەواڵی کردو ئەو حرامی کردووە هەر بە هەمان حەدیثیش طبعا وەکو پێم وتی بابەتە قەدەغەکراوەکان چونکە بە نەسی سەریع هاتووە تەمومش هەڵ ناگرێەوە وەڵامێکی ئەم برایشم دایەوە وەڵامێکش بێ بۆ جەنابێت ئەو کەسەی کە ئەو شتە قەدەغە ئەکات ئەبێ ئەو بەڵگەی کە ئەیهێنێتەوە لە بەڵگەکەیە قۆناغبەندی دەقەکە ئایا بە نەسی سەریح و ڕاشکاوانە و ڕاستەخۆ دەستەواژی حرامەکە هاتووە ئەگەر ئەمە هاتبێت ئیتر تێگەشتنی من و تۆ مەجالێک نامێنێتەوە چکە لەگەڵ بوونی نەسەعق ناتوانانی پۆزش بینیتەوە کە مەسەرن بە تۆتی ئەو شتە حرامە دەستەواژەکەی هاتووە ئیتر نابێت لە مقابلە شتێکی تر هەبێت بەڵام هەندێک شتمان هەیە تێگەشتنە بۆ تێگەشتن لەم بابەتە کە نەسی سەریحی لەسەر نییە ئێمە علومە ئالەکان گرنگە وەکو پێم وتی ئەبێ کە وەڵامی ئەو برایم دایەوە ئێستا من حالیەن بابەتێک شتێک هەیە
لە مامەڵەکانی بازارە بۆ نمونە ئێستا بەدەیها مامەڵەمان هەیە خۆشبەختانە جەنابی کاگتۆر خالی خۆی داوە لەو بوارە لە پیجی خۆی و لە کەناڵی خۆیەوە ڕۆژانە و هەفتانە هەوڵەدا دراسی کورتی ئەم بابەتە بکات لە ڕووی شریعەتی ئیسلام و قانونەوە ڕوونکردنەوە لەسەر بابەتانە ئەیە ئەم مامەڵە نصوصی شەرعی وەکو نەس متەناهین بەڵام تێگەشتن بەرفراوانە تا ڕۆژی قیامەت ئەبێ ئێمە لە تێگەشتنی ئەم دەقانەیە پێوەرێکمان هەبێ کە زانایانی ئوسولی فقه دایانناوە ئایا ئەم مامەڵەیە کە ئێستا ئیکەم حرامە یا حەڵاڵە بۆ نمونە لە قورئانی پیرۆزا بۆ ئەو مامەڵەیە کە حەڵاڵە خوای پەروەردگار کۆمەڵێت مەرجی داناوە مامەڵەکە ڕوون بێ عن تەراضٍ عنکم بێ ئایا ئەم مامەڵەیە کە من ئەیکەم دراوێکی ئەلکترۆنیە بۆ نمونە یا ئەو شتەیە ئایا شتەکە معلومە ڕوونە و ئایا ڕەزامەندی هەردوو لای لەسەرە بەمەوە سەر ئەسڵەکە ڕوونکردنەوەیەکمە دووسەبێ بە هەمان شێوەی عەرەقەکەش شتێکمان هەیە ناوی عەرەق نییە بەڵام هەمان ئیشی عەرەقەکەکە با ڕاستەخۆ ناوی عەرەق و خەمر نەبێ بەڵام ئیشی ئەوەکە بۆیە بۆم بابەتانە ئەوەی کە نەسەکە ێنێتەوە ئەبێ ئێمە ئەو پێوەرەمان هەبێ ئایا ئەم نەسەی ئەم کردوێتی بە بەڵگە ئایا ئەوە هەڵەگرێ بۆچی ڕاجایی زانایان دروست بووە بۆی ئەو تێگەشتانیانە لە نەسەکان دەستان خۆش بێ زۆر بڵێ دەستان خۆش بێ خۆی گەورە پاداشتاماتەوان سایبەڕێز من سیما عمەرم دەرچوی بەشی پەرستاریم و مامۆستام لە دەستگای نووری حیکمە مام سایبەڕێز پرسیارێکم هەیە لەم سەردەمەیە چۆن کاریگەریمان هەبێ لەسەر گەنجەکان تاوەکو پارێزراو بن لە حرامکراوەکان و ئینسان بەتەواوی ئەتوانێت لە حرامکراوەکان خۆی پارێزێ طبعا بابەتی حرامکراو قەدەغەکراو ئێمە مرۆڤین ئێمە گۆشت و خوێنین ئەسڵەن خوای پەروەردگار نەک بۆ بەندە ساد و ساکارەکانی بۆ ئەولیاکانی خۆی ئتر ئەوانە وەلی خوان ئەمانە کەسانێکن خۆشەویستی خوان نافەرمێ هەرگیز وەرگیز گوناه ناکەن یەکێک لە صیفەتەکانیان ئەفەرمێ والذین ئیذا فعلوا دەی خۆتان پێم بڵێن نافەرمێ فعلوا ذنبا ئەفەرمێ فاحشە گوناهی گەورەشەکە چونکە گۆشت و خوێنن والذین ئیذا ئەوانی ژەکەونە گوناهی گەورەشەوە بەڵام جیاوازی ئەمان لەگەڵ کەسانی ترا چییە ئەو گێچەیە کە جەنابەت مامۆستا فەرمووت والذین ئیذا فعلوا فاحشة ڕاستەوخۆ ذەکەروا الله یەکسەر خۆیان بیرەکەوێتەوە فاستەغفروا لذنوبهم یەکسەر داوای لێبوردن لە خوای پەروەردگارەکان چونکە ئەزان خوایەکیانەیە خوا ڕاستەخۆ فەرمێ ومن یغفر الذنوب الا الله کەواتە ئینسان گۆشت و خوێنە ئەکەوێتە گوناهەوە ئەی بۆچی دەرگای تەوبە تا ڕۆژی قیامەت داناخرێ بۆچی ئەو کەسەی کە فتوای دا بۆ ئەو کەسێک کە نەوەدوونەوە کەسەکەی کوشت بوو چونکە عاقڵ نەبوو شارەزان نەبوو لە ئاینی پیرۆزی لەو ئاینەی خۆی لە ئاینی مەسیحیەت بوو ئەو کاتە شارەزان نەبوو لە دین بەس کەسێکی عابد بوو ئەوە تا خۆشی خستە مەترسیەوە هەم ژیانی خۆی خستە مەترسیەوە هەم بەناوی خۆشەوە فتوای دا خوا قەراری داوە تا ڕۆژی قیامەت دەرگای تەوبە دانەخرێ ئەمەم جورئەتەی بەخۆی داوتی بابە تۆنەوە کەسە کوشتووە وەڵا دەرگای تەوبە لە تۆ داخرێ دە ئەو کەسەش کە ئەم وەڵامەی بدرێتەوە خواکە خوا لێم خۆش نەبێ کەواتە وڵات چی پێ خوا پێ ناخۆشەیەکەم خوا با سەڵەکەش قابات کەم کەواتە دەرگای تەوبە داناخرێت تا ئەسڵەن ئینسانی تەوبەکار خوا خۆشیوێ بەتایبەت گەنج بەڵام ئێمە چۆن ئەتوانین وا لە خەڵکان بکەین کە کاریگەریمان هەبێ ئەوە کاتێکە بێت کە ئیشمان لەسەر خۆمان کرد بێ ئیشت لەسەر خۆت کرد بەخوا خەڵکی بەرامبەریش قسەکان ئەرزشیانە بێت من کاتێک بتوانم بە تۆ بڵێم ئەو شتەمەکە کە لە خۆما بەرجەستەم کرد بێ ئەو شتەم نەکرد بێ چونکە هەر بەوەی کە ئەو شتەم کرد کە قەدەغەیە و بەڵام بە تۆ مدمەیکە ئاخر هەموو جارەوتێ کابرا بچێ بۆ لای پزیشکێ بڵێت جگەرەمە خۆی فیشە جگەرەی بێ قسەکانی ئەرزشی نابێ زانیانی پێش ئێمە بۆ شتێک کەسبێتان بیکەن یعنی کەسە فتوای دابێت کە ئەمڕۆ ئەو پارەیە بەخشم چووە کەسابەتی کردووە پارەکەی پیا کردو لە بەرچاو خەڵکی بەخشوێتی ئەنجا بە جورئەتی بەخۆی بۆچی قسەکارمان ئەمڕۆ ئەرزشی نییە ئەوەی کە ئەیڵێی نایکەین آخر ئەوەی کە ئەیڵێی نایکەی ئەوەتر خەڵکان لە باتی ئەوەی يدخلون في دين الله أفواجا بن بەخوا يخرجون في دين الله أفواجا بن ئاوە شووە بێتەوە بابەتەکە جزاك الله خير بەڵێ بسم الله الرحمن الرحيم دەسۆشی بەرنامەکەتانیەکەم بەخاتتانەکەم کاک دکتۆر من کەوسەر سابر خوێندکاری کۆلیژی زانستم بەشی کیمیا پرسیارەکەی من لەوانەیە پرسیار بێت کە زۆر دەمێک بێ لە مێشکمان بێ و ئەمە دەرفەتێک بێت کە بۆم ڕاخسرە بیکەم ڕاستی سەر بەتەوری بابەتەکە هەیە و کەمێکیش لەیلایە بێ زەحمەت کاک دکتۆر ئێمەی گەنج ئەگەرمانە بە دوای زانستا بڕۆین بمانە بینێ تاڵبی عیلم وەکو بەرزتان فەرمووتان سۆشیال میدیا گەورەترین دەرگایە بۆ ئێمە بەڵام چۆن یعنی ها
پێوەرێک هەڵبژێرین کەسێکی ڕاست هەڵبژێرین چونکە ئێمە ئەزانین بۆ دیاریکردنی حەڵاڵ و حرام یان بۆ دیاریکردنی دۆزینەوەی ڕێگەیەکی ڕاست بۆ بۆ دۆزینەی زانستی شەرعی ئێمە هینمان نییە ناتوانین فاکتەرێکی باش هەڵبژێرین مەتەواتی قورئان و سونەت لەم سەردەمەی ئێستایا لاوانێ بوون کۆمەڵێک زانای ئاینی بێت هینەمان بوو بە فتوایەکمان بوو بە ئێمە چۆن کەسە ڕاستەکە هەڵبژێرین بۆ ئەمە تو چکە پسپۆرێکی خۆت ئەو بابەتیشی تەڵکاریە هاشی تەڵیەکەیتەوە طبعاً ئەبێت چۆن ئێوە بۆ بادەیەک تەحلیلێکی ئەکەن شیتەڵکاریەکی بۆکەن تا ئەو پشکنینە دەرەچێت تا ئەو دەرمانە دەرەچێت تا ئەو چارەسەرە دەرەچێت ئێمە ومانانیش کە ئێوەمانن کە لە قۆناغی گەنجیان پێوتێ قۆناغی تحصیل قۆناغی کۆکردنەوە زانایان زوو ئاود من كان علمه من الكتاب فخطأه أكثر من الصواب ئایا هەر لە مطالعەوە خۆم بیخوێنمەوە غڵەتەکانم زۆرتر ئەبن لە ڕاستیەکانم بۆیە الحەمدوللا کە هەمووتان لەیەکێ لە قسەکانتانە ئەوە بوو کە فێرخوازی شوێنەکەن ئەمە گرنگە ئینسان شوێنێک بدۆزێتەوە بتوانێت لەو شوێنەیە هەم بەهۆی تێکەڵبوونی لەگەڵ کۆمەڵی کەسی شارەزایە هەم وەچەند خستنی کۆمەڵی مامۆسایە هەم شەونخۆنیکردن کات سەرفکردن ئەم مەرحەلەی تەحسیلە ئەبێ جارێک لە هەوڵی کۆکردنەوەبی دوای ئەوە ئتر دروێنە و جورئەت بە خۆدان دروستە بێ بۆی کە ڕێبدەی بە خۆت بڵێ ئەو شتە حرامە یا حەڵاڵە چکەشی تڵکارەکە هەر بۆ قۆناغانەیە تێبڕێ زۆر جار ئەزمونونەکانت نایپێکێ لە چەندین شکستە جاری وای ئەنجا شتێکە سەرەگرێ ناڵم ئەو بابەتە لە سۆشال میدیا تۆ ڕۆژانە شتێک گوێ لێبێ ڕۆژانە شت ئەبیستی ئەبێ بۆ پێوەری ئەم بابەتانە هەمیشە و هەموو کات گەڕانەوە بۆ دڵ و دەرونی خۆت و بۆ ئەو سوحبەی ساڵحینە و بۆ ئەو شوێنانی کە دەرس و دروستی تایە هەوڵ بدەی کە ئەزانی ئەم کەسە شارەزایە لەش ئاینی پیرۆزی ئیسلامە ئەمە لەلا باسکە مامۆستا ئەم بابەتە ئەمڕۆ گوێم لێ بووە ڕێی جەنابتان بە ئەوەندەی ئەزمونتانەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام و شریعەتە ئەم شتە وایەوانە چکە یەکسەر نابێت بکەویتە شوێنی و بڕیار لەسەربەی کە ئەمە ئەەکەمیانە یەکەم ئەبێت متابعی ئەم بابەتە بکەیت چکە یەکی لەو بابەتانی کە لە شریعەتی ئیسلامە هانمانەدا إن جاءكم فاسق بنبأ فتبين هي بخوا سوشيال ميدياش أمره نقلين فاسقة أصلا سدسي فاسقة كان سوشيال ميديا أمره هي أوي أبي إنسان متابعي بابتك بكا أبي تريوسك أبي ورد بيتوا أبي ورد متابعي شو كأمره بجدي أصلا باري هوالنا ما ها أصلا هوال أمره شيتالكاري بو أكره وازن لوج نما وك شيتالكاري بو قصة كان بكره شيتالكاري بو حركاتي جسته شكره جلو برقة كشكره فبي بوريها يا بابا تبي جزاك الله خير دستان خوش بي يوش أبي كوتاي ببرنامج بيني والله مت من شو برسالك ما هي وتوش كوتاي ببرنامج كي بي أنا رم بابتك من لما هو يقدو دقيقة يعقل بكره جانبه هندي كسي نزان يعني بابلين دش پیان وایە حرام کراوەکان لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەوەندە هەن ینی ئەوانە هۆکاری بەناو دواکەوتنی مسلمانانن لە داهێنان و پێشکەوتن و ئەو بابەتانە ئێوە ئەوتان حرام کردو ئەوتان حرام کردو ئەوتان حرام کردو ینی ئاواکەن و ئاواکەن ئیتر دەست و پێتان بەستراوە و سوزانم ینی ناتوانن پێشکەون ناتوان داهێنان بکەن ناتوانن چی بکەن چی بکەن لاهێری ئەمە تا چ ڕادەیەک ئاوایە ئاینی پیرۆزی ئیسلام هل فعلا أميل إكويتو حلال وحرام كذا والله ما صعب يعني طبعا أم قصي أوان كلمة حق يراد بها الباطل عادي لزماني أكاديمية بيم خوش دي بلم تحداكم بلان بو أميان تحداكم يك قد غكراوك كخواي پروردگار لقرآن بيروز زكايا بنص صريح قد غيك من أنجام ندم أبيته يدوها كوتنم نییە بەڕەهایی ئەم قسەیەکەم چونکە کەتەلۆکی ژیانی من کە ئەم قورئانەیە خوای پەروەردگار بەدڵ و دەروونەکان شارەزا و ئاشنایە و ئەزانێت چی بۆیان باشە و چی بۆیان خراپە دڵنیابە لە هەموو حەڵالێک کە خوای پەروەردگار ڕێت پێئەدا بیکەی و لە هەموو قەدەغەکراوی کە خوای پەروەردگار ڕێت پێئەدا کە نەیکەیت و قەدەغە دەکا واللهی پێشکەوتنی تۆتیایە و ئاسوودەی دڵ و دەرونێکی تایە و گەشە سەندنی هەم جەستەی دەرون ئەستەن ئەو کەسەی کە ئەیەوێ کەسێکی میعتا کەسێکی سوودبەخش بێ بۆ کۆمەڵگە و کەسێک بێ گەورە بێ ئەو کەسانن کە دڵ و دەرونیان ئاوەدانە ئەو دڵ و دەرون ئاوەدانێش بەوە ئەبێ کە خۆم بپارێزم لە هەندێشت لەکەدار مەکەن کەسایەتیم داغانەکەن لەبەرەوە ئەم بابەتە بەجددی بە جۆرە لە جۆرەکان
ئەتوانین زۆر ڕاشکاوانە زۆر بە جوانی وەڵامیان بین و بڵێم ئادەی زەحمە دەبێ کامەیە بۆ بەڕێگری پێشکەوتنی من پێم بڵێ بامی وەڵامی خۆی بەمە لە کاتی خۆیان دەستان خۆ جەناوی مامۆستا بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی مامۆستای زانکۆ بەقسە خۆشەکانی و بابەتیانە قسەی لەسەر حەڵال و حرام کرد و بە ڕوونکردینەوە خەی گەورە پاداشتان پایدام کە منم دڵیان من بابەتە قسەی زیاتری ژەڵەگرێ بێگومان منیش پرسیاری زیاترمە بوو بەس کاتەکەمان تەواو بوو سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش سپاس بۆ هاوکارانم کەمان دوو بوون لەگەڵمان وەک هەمیشە سپاس بۆ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان تا بە یەگەیشتنەوەیشی تر بخواتان ئەسپێرین شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ